بۆری نەوتی کوردستان لە بەردەم داخستنی یەکجاریدایە. بەغدا بۆریە کۆنەکەی کەرکووک جێهان دەخاتەوە کار و ئیتر پێویستی با بۆریەکەی کوردستان بۆ هەناردەکردنی نەوت نامێنێت. کاتتان باش، مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەیت. وەزارەتی نەوتی عێراق دەیەوێت لە ماوەی کەمتر لە 2 مانگی داهاتوودا بۆری نەوتی کەرکووک مووسڵ تورکیا بخاتەوە کار. ئەم هەنگاوە وەک جێگرەوەیەکە بۆ بۆری نەوتی هەرێم. بە پێی زانیاریەکان بۆری کەرکووک مووسڵ تورکیا توانای ڕەوانەکردنی زیاتر لە 1 ملیۆن بەرمیل نەوتی هەیە. مێژووی دروستکردنی بۆریەکە بۆ ساڵی 1972 دەگەڕێتەوە لە 2 بۆری پێکهاتووە. بۆری یەکەم 40 ئینجە و بۆری دووەم 46 ئینجە. بە هەردووکیانەوە توانای ڕەوانەکردنی 1,600,000 بەرمیل نەوتیان هەیە. بەهۆی شەڕی داعش لە دوای ساڵی 2014ەوە نەوتی کەرکووک لەلایەن حکوومەتی هەرێم لە ڕێی بۆری نەوتی کوردستان دەست بە فرۆشتنی کرا. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش بە گوێرەی ڕێکەوتنێ ڕۆژانە بەغدا نزیکەی 200,000 بەرمیل نەوتی لە ڕێی ئەم بۆریەوە ڕەوانەی تورکیا دەکرد تاکو ساڵی پار و وەستانی فرۆشتنی نەوتی کوردستان. ئەوە لە کاتێکدایە بۆری نەوتی کوردستان لە ساڵی 2013ەوە کار دەکات لەلایەن کۆمپانیای کار دروست کراوە و 140 خاوەندارەتی بۆریەکە هی کۆمپانیای ناوبراوە. بە پێی زانیاریەکان بۆریەکان نزیکەی 600 ملیۆن دۆلاری تێچووە. لە 160 بۆری نەوتی هەرێم خاوەندارێتیەکەی بۆ کۆمپانیای ڕۆزنەفتی ڕووسی دەگەڕێتەوە. بە گوێرەی لێکدانەوەی شارەزایان بە ئەگەری زۆرەوە ئەم بۆرەی کەرکووک جێهان دەبێتە جێگرەوەی بۆری کوردستان. بە جۆرەك لە قۆناغی دواتر ئەگەر نەوتی کوردستان لەلایەن سۆمۆ بۆ دەرەوە بفرۆشرێت بەڕێی بۆریەکەی کەرکووک دەبێت. لەلایەک لەبەرەوەی تێچووی کەمترە و لەلایەکی تر بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێم و کۆمپانیای کار لەسەر پرۆسەکە. ئێستاژی جوادەیەک بۆ دووبارە بوونەوەی فرۆشتنی نەوت بۆ تورکیا دیاری نەکراوە. سەرەڕای ئەوەی حکوومەتی هەرێم و کۆمپانیاکان فشاری زۆر دەکەن بەڵام پێناچێت بەغدا بە ئاسانی بچێتە ژێرباری ئەو داواکاریانە. هەرشاد